کارگەی بەرهەمهێنانی چەندین جۆر دەرمان لە شاری سلێمانی کارگەیەکی مەزنی دەرمان دامەزراوە کە 150 جۆر دەرمان بە ستاندەردی جیهانی بەرهەم دەهێنێت. ساڵ بە ساڵ جۆر و ژمارەی دەرمانەکان زیاد دەکات. بۆ یەکەمین جار لە باشووری کوردستان چەندین جۆری مغەزی بەرهەم دەهێنرێت. گشت خۆناغاکان و هەنگاوەکانی بەرهەمهێنانی دەرمان بە ستاندەردی جیهانیە و بەرهەمەکانیان ڕکابەری دەرمانی وڵاتانی پێشکەوتوو دەکات. سروشتی مرۆڤ وا هەڵکەوتووە کە جارجار تەندروستی تێک دەچێت و نەخۆش دەکەوێت لەبەر هەر هۆکارێک بێت. لە کاتی نەخۆشکەوتنیشدا زۆر جار پەنا بۆ چارەسەرکردن و بەکارهێنانی دەرمان دەبردرێت. ژمارەیەکی زۆر دەرمانخانەش هەن کە بەردەوام هاوڵاتیانی باشووری کوردستان ڕوویان تێدەکەن و دەرمان دەکڕن بۆ دەربازبوون لە نەخۆشیەکانیان. دەرمانخانەکانیش چەندین جۆری دەرمانیان تێدایە: دەرمانی باش و دەرمانی خراپ، دەرمانی هەرزان و دەرمانی گران. هەندێکیان هەر ناویان دەرمانە و لە ڕاستیشدا گەج و خۆڵن و پێکەوەنراون و دەفرۆشرێنە هاوڵاتیان. هۆکاری ئەمەشبوونی چەند بازرگانێکی دەرمانە کە دەستیان گرتووە بەسەر بازاڕی دەرماندا و لەسەر سنوورەکانیش لایەنی پەیوەندیدار و وەزارەتی تەندروستی زۆر بەباشی چاودێریان ناکەن و چەندین جۆری دەرمان دەگەێنرێنە باشووری کوردستان کە لە زۆربەی وڵاتانی دنیادا بەشێکی زۆری ئەو دەرمانانە بە هیچ شێوەیەک ناهێڵرێت بچنە ناو وڵاتەکانیانەوە و هاوڵاتیانیان بەکاری بهێنن. ئێستا لە باشووری کوردستان دوو کارگەی مەزنی بەرهەمهێنانی دەرمان هەن و کارگەیەکی دیکەش کاری تێدا دەکرێت و بەم نزیکانە تەواو دەبێت و دەبێتە سێیەمین کارگەی بەرهەمهێنانی دەرمان لە باشووری کوردستاندا. بەرهەمی ئەو کارگانە زۆر ستاندەردن و کوالیتیەکانیان زۆر بەرزە و باشترە لە بەشێکی زۆری ئەو دەرمانانەی کە دەهێنرێنە باشووری کوردستان. دەرمانەکانیان لەلایەن دەستگا باوەڕپێکراوەکانی جیهانەوە بڕوانامەیان پێدراوە. ئایزۆ و زۆر بڕوانامەی بەرزی جیهانیان هەیە. لەم بەرنامەیەماندا دەچینە کارگەی بەرهەمهێنانی دەرمانی پایۆنیر لە شاری سلێمانی. ئەم کارگەیە لەسەر پانتایی 43,000 مەتر دووجا دروست کراوە و بڕی 150 ملیۆن دۆلاری تێدا خەرج کراوە و بەردەوام لە گەشە و گەورەبووندایە. زیاتر لە 150 جۆر دەرمان بەرهەم دەهێنێت و نزیکەی 400 کەس کاری تێدا دەکات و دەستگا و تەکنۆلۆژیای زۆر مۆدێرن و پێشکەوتووی تێدا بەکار هاتووە. ئێمە کە هەستاین بە دروستکردنی کارگەی دەرمان هەدەفەکەمان بەس ئەوە نەبوو کە بڵێن قازانجێکی زۆر پێک بێنین و ئەمانە خۆتان دەزانن کارگەی دەرمان کارگەیەکە پرۆژێکی استراتیژیە و گەڕانەوەی سەرمایەکەی دەیان ساڵی پێچێت. بەڵام ئێمە لە هەستی خۆمانەوە کەوا میلەتەکەمان پێویستێتی نەتەوەکەمان پێویستێتی کەوا ئاسایشێکی ئابووری خۆی هەبێ و کارگەی دەرمان شتێکی ڕەبتە بە ژیانی هاوڵاتیانەوە بە تەندروستی هاوڵاتیانەوە
کارگەی دەرمانی پایۆنیر سەرەتا بە بەرهەمێنانی چەند دەرمانێک دەستی پێکرد، بەڵام ئێستا زیاتر لە 150 جۆر و شێواز دەرمان بەرهەم دەێنێت و لە لای خەڵکی داواکراون. کارگەکە لەگەڵ چەندین مارکە و کارگەی جیهانی بەرهەمێنانی دەرمان لە هەماهەنگیدایە و ڕۆژ بە ڕۆژ ئاستی کوالیتی و ژمارەی بەرهەمێنانی زیاد دەکات. ئێمە خۆشبەختانە لەگەڵ هەموو ئەو گەورە کۆمپانیانی کە پێیانەڵێن FDA approved ئەوەی کە ئەپروڤن و بەڵێن پەسەند کراون لە منەظەماتی عالەمیەوە کە مەوادی ئەوەلی دەرمان ئەفرۆشن و مەوادی خاو ئەفرۆشن، ئێمە لەگەڵ هەمویانە تەعاونمان هەیە و بەڵێن مەوادیان لێ هاوردە ئەکەین. ئەوان خۆیان کە هەچ کارگەیەکی دەرمان لەگەڵ بەو سیستەمەیە بڕوات لەسەر ئەو پەیڕەوانە بڕوات هەمان کواڵیتی ئێمەی ئەبێت. یعنی ئێمە بۆ نمونە کە باسی دەرمان ئەەکەی دەرمان بریتە لە مەوادی ئەوەلەکەی لە طریقەی دروستکردنی، ئەگەر هەموویمان لەسەر ستاندراتی عالەمی ڕۆشتین، لەسەر ستاندراتی بەریتانی و ئەمریکی ڕۆشتین و لەسەر پەیڕەوی ئەو ستاندراتانە کرد، عینی نەتیجەت ئەیاتێت. ماددە خامەکان لە سەرچاوە باوەڕپێکراوەکانەوە داوا دەکرێت و دەگاتە دەستیان لە شاری سلێمانی. سەرەتا بە چاو پشکنین بۆ ماددە هاوردەکراوەکان دەکرێت تاوەکو بزانن لە ڕێگای هیچ زیانێکیان بەر نەکەوتووە و ئەو ماددانەیە کە داوایان کردوون و پاکەت و کیسەکانیان نەدراون. ئەگەر هەموو شتێک بە گوێرەی ستاندەرد و داواکراو بوو، پاشان وەردەگیرێت و دەبرێتە بەشێکی کۆگا، دواتر لە ناو کۆگا نمونەیەکیان لێ وەردەگیرێت و دەبرێتە تاقیگا تاوەکو دڵنیا ببنەوە لە باشی جۆری ماددە هاوردەکراوەکە. لە ناو کۆگادا ڕێوشوێنی تەندروستی و پێویست دەگیرێتە بەر بۆ هەر ماددەیەکی هاوردەکراو، پاشان دەکرێنە کیسەی تایبەتیەوە و دەگوازرێنەوە بۆ بەشی بەرهەمهێنان. ماددە خامەکان نابێت بە کیسە و پاکەتی هاوردەکراوەوە ببرێنە ناو کارگا بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک تەپوتۆز و بەکتریان لەگەڵدا نەچێتە ناو کارگەوە، بۆیە دەبێت بکرێنە ناو کیسەی نوێ و پاکراو و تایبەتەوە، ئەو کات بچێتە قۆناغەکانی بەرهەمهێنان. بە هەمان شێوەش کارمەندەکانیش دەبێت جلوبەرگەکانیان بگۆڕن و جلی تایبەت و پاکراوە لەبەر بکەن، پاشان بچنە ناو کارگا. ئێرە سەرەتای بەشی بەرهەمێنانە. لەم بەشەدا ژینگەیەکی پاک و تەمیز هەیە، دار و دیوارەکە هەمووی ئەنتی بەکتریان و هەوایەکی زۆر پاکەیە، مرۆڤ هەستی پێ دەکات، بەڵام ئەو دی و دەرگاکەوە بەشی بەرهەمێنانە. ئێرە سەرەتاکەیەتی ئێرەش پاکە، بەڵام ئەو دی و دەرگاکە ئەو بەشەیە کە بەرهەمێنانی تێدا دەکرێت دەبێت زۆر پاک بێت. هەر کەسێکیش کاچێتە ئەو بەشە لە ڕێگەی ئەم بەشەوە کە چەند فەن و پانکەیەکی تێدا هەوای پاک لە لەشی مرۆڤەکان دەدات و هەچی بەکتریا و ڤایرۆس و تەپوتۆزێک هەبێ لێ دەکرێتەوە. ئێستا من بۆی بێمە ئەو بەشە بۆی بچمە بەشی بەرهەمێنان پێویستە لەم بەشەدا بمێنمەوە. ئەگەر ئەم دەرگایە کراوە بێ ئەم دەرگایان ناکرێتەوە، دەبێ ئەم دەرگایە دابخرێت، چەند چرکێک چاوەڕێکم ئیساوە پاکە کرێمەوە بۆ ئەوەی تەواو دڵنیا بێتەوە کە بەشی بەرهەمێنان هیچ تەپوتۆز و بەکتریا و ڤایرۆسێکیش ناچێتە ناوی. ئەوجا دێمە ئەم بەشە، کاتێک دێمە ئەم بەشە تەواو پاک کراومەتەوە لە تەپوتۆز بەکتریا ڤایرۆس، هەسیژەکەی کە جاوەکەی هێشتا زیاتر پاک بۆتەوە. بە هەمان شێوەدار و دیوارەکەش ئەمووی ئەنتی بەکتریان، ئەم دیوارانە نە بەکتریان نە ڤایرۆس لە خۆیان ناگرن، زەویەکەش بە هەمان شێوە. ئەم فلتەرانی کە لێرەدا هەیە 99.995 لە سەدا هەواکەیان پاکە، هیچ بەکتریا و ڤایرۆسێک لێرەدا نییە، کەس تووشی هیچ بەکتریا و ڤایرۆسێک نابێت و بەرهەمەکانیش تووشی هیچ بەکتریا و ڤایرۆسێک نابن و بەریشان ناکەوێت. لە ناو کارگەدا چەندین جۆر دەرمان بەرهەم دەهێنرێت: حەب، تابلێت، گولاج و شروبی شلو، شروبی تۆز کە دواتر دەگیرێتەوە،
بوتڵی ئاوی پزیشکی واتە مغەزی لەگەڵ چەندین بەرهەمی دیکە لە هەندێکی نزیکیشدا چەندین جۆری قەتری چاو و گیراوەی دەرزی بەرهەم دەهێنرێت. دکتۆر قۆناغی یەکەم پێویستە پشکنین بۆ مادە خامەکان بکەن و دوای ئەوەی کە هەمویان دەرچوون لە کوالیتی کۆنتترۆل پاشان دێنە قۆناغی بەرهەمێنان. قۆناغی داهاتوو چییە؟ پاودەرەکان بەپی پۆڵێنەکان دابەش دەکرێن بۆی بکرێتە دەنکۆڵی گرانیۆس. باشە بۆی لە شوێنی کەپسکردندا یەک بگرێتەوە ئامادە بکرێت. ئەمە سەبارەت بە حەب. بەڵێ بۆ حەبوو کەپسولەکانە ئەم پرۆسەیە تایبەتە بەکارکردن بۆ حەبوو کەپسولەکان. دکتۆر لەم قۆناغەدا دەمەوێت بزانم ناو دەستگاکاندا چی ڕوودەدات. پاودەرەکان بە ڤانکیۆم ڕادەکێشرێت. لەم بەشەدا کە نوێترین و مۆدێرترین تەکنۆلۆژیای داهێنانی دروستکردنی حەبوو کەپسولەکانە و باشە بە هیچ شێوەیەک ژینگە پیس ناکات و کەرەسەکان بە ڤانکیۆم بەتوانە و هێزەوە ڕادەکێشرێت و دەگوازرێتەوە بۆ شوێنی ئامادەکردن بەپێی پۆڵێنەکان. تێکەڵکێشی بۆ دەکرێت لە کاتێکی دیاریکراودا کە بۆی داڕێژرا و پاشانە و کەرەسانی بۆ تێکەڵ دەکرێت. باشە تا یەکدی بگرێت و پاشان دەبێتە گرانیۆس. واتە دەنکۆڵەکان و ئەمانشدا دەبەزن بۆ ناو ئامێرێکی دیکە بەبێ ئەوەی دەربهێنرێت. خۆی لە خۆیدا لە ناو سیستەمەکەدا کار دەکات. بەبێ ئەوەی دەسی لێ بدرێ. نەخێر مرۆڤ چاوی پێ ناکەوێت و نایبینێت و تەنیا تاکە کەسێک سەرجەمم بەشەک بەکار دەخات و خۆی لە خۆیدا بەپێی سیستەمەکە کار دەکات. دەستگا و ئامێرەکان هەمووی نوێن. ئەم ئامێرانە ئەڵمانین و سانلێ 316 ئێڵە بەپێی ستانداردە جیهانیەکان و بەپێی پێڕەوی ڕێکخراوی تەندروستی جیهانی کاریان پێدەکرێت. واتە مادەکان دێنێرە لێرە تێکەڵاو دەکرێن؟ بەڵێ حەبی ئامادەکراو دەبن. مادەی گەورەتر نابنە حەب. نەخێر کەپسول نییە دواتر بەرەو فڕنەکان دەچن. ئەمانە فڕنی وشکردنەوەن و بەپێی پۆڵێنەکان. فڕنەکان لە کاتێکی دیاریکراو کە بۆی دانراوە دەنکۆڵەکان وشک دەکاتەوە و پاشان قەبارەی پێدەدرێت. هەر قەبارەیەک بتەوێت دروستی دەکات و کۆی دەکاتەوە. دواتر لەگەڵ چەندین کەرەسەی دیکە تێکەڵ دەکرێت بۆەوەی پۆڵێنی تەواوی دەرمانەکەی پێ بدرێت لە شوێنی کەپسکردنی. دواتر مادەکان کە تێکەڵاو دەکرێت و ئامادە دەبن دەچنە قۆناغی داهاتوو. ئەوجا قۆناغی داهاتوو بەرهەمێنانی تابلێت بێت یاخود گولاج یاخود هەر بەرهەمێکی دیکە. گشت قۆناغەکان لە ژێر کۆنتترۆڵێکی بەهێزدان و بە هیچ شێوەیەک لە چاودێری وردا نابڕێن. کە تابلێتەکان واتە حەب بەرهەم هاتن دواتر دەبرێنە قۆناغی کۆتینکردن. لەم قۆناغەدا حەبەکان ڕووپۆش دەکرێن بە مادەیەکی پێویست کە هاوکاری و بەرگریکردنی زیاتر دەبێت بەرامبەر دەوروبەر و تام و بۆنی خۆش دەکات. حەب لەبەرەوەی بەشێکی زۆری لە مادەی کیمیاوی پێویست بەرهەم دەهێنرێت تامی تاڵە و بۆنی خۆش نییە. بۆیە دەبێت بە مادەی جۆراوجۆر و پێویست و تایبەت ڕووپۆش بکرێن تاوەکو تامیان و بۆنیان خۆش ببێت لە کاتی خواردن و وەرگرتنی حەبەکاندا. بۆ یەکەمین جار لە باشووری کوردستاندا مغەزی بە چەندین پێکهاتە بەرهەم دەهێنرێت. مغەزی پێویستیەکی ڕۆژانەیە بۆ بەشێکی زۆری نەخۆش بڕێکی زۆر لە دەرەوە هاوردە دەکرا. بەڵام دوای بەرهەمێنانی مغەزی لەلایەن ئەم کارگەیەوە بۆشایەکی گەورەی ئەو بەرهەمە گرنگە پڕ بۆوە. لە باشووری کوردستان ئێستا بە باشترین کوالیتی مغەزی بەرهەم دەهێنرێت. لەم بەشەدا مغەزی بەرهەم دەهێنرێت. ئەم کارگەیە 13 جۆر مەغەزی هەیە بۆ 13 نەخۆشی و چارەسەر بە دوو قەبارە. قەبارەیەکیان 500 میلیگرام لەگەڵ 100 میلیگرام. لەناو ئەم دەستگایەدا هەموو شتەکان ئامادە دەکرێت. پۆلی ئەسیلین دەهێنن لێرەدا دەدرێت. دواتر لە ڕێگەی ئەو بۆریە پلاستیکیانەوە دەگوازرێتەوە ناو ئەم دەستگایە.
لەناو ئەم دەستگایەدا هەموو شتەکان ئەنجام دەدرێت. پۆلی ئەسیلینەکە کاتێک دێتە ناو دەستگاکەوە تاوەکو 180 پلەی سیلیزی سەر و سفر گەرم دەکرێت کە گەرم کرا چەند نۆزلێک دەچێتە ناویەوە کە نۆزلەکان چوونە ناوی لە ناو قاڵبێکدا دەبێت ئەو مغەزیە ئەو شلەی تێدەکرێت کە پێویستە پاشانیش قاڵبەکە دەکرێتەوە و ئەو شێوە قاڵبە وەردەگرێت کە داواکراوە لە ئەنجامدا ئەم بتڵە بەرهەم دەێنرێت ئەم بتڵە ئێستا مغەزی تێدایە و ئامادە کراوە هەمووی لەناو ئەم دەستگایەدایە بتڵەکەی بەجودا دروست ناکرێت و پاشان مغەزی تێ بکرێت لە یەک کاتدا بتڵ دروست دەکرێت و ئاوەکەشی تێدەکرێت بەبێ ئەوەی دەستی یەک کەسی بەر بکەوێت تاوەکو دەچێتە قۆناغی داهاتوو لە قۆناغی داهاتووش ئەو بەشەی لەسەری دادەڕێت و شوێنی دەرزیەکە دەبێت و دەگوازرێتەوە بۆ ئەو شوێنی کە داواکراوە و نەخۆشی کورد و عێراق و زۆر شوێنی دیکە سوود لەم مغەزیە وەردەگرن کە بە باشترین کوالیتی و بە ستاندەردی جیهانی بەرهەم دێنرێت و زۆر نەخۆش سوودی لێ وەردەگرن و چارەسەری نەخۆشەکانیان بۆ دەکرێت. ئەم کارگەیە توانای بەرهەمێنانی زۆر بەرزە و لە ساڵێکدا 1 ملیار و 400 میلیۆن هەبوو 150 میلیۆن کەپسول و شروبی وشک 5 میلیۆن و شروبی ئاسایی 22 میلیۆن و مغەزی 12 میلیۆن دانە بەرهەم دەهێنێت دەتوانێت پێداویستەکانی باشووری کوردستان و عێراق لەو دەرمانانەی کە بەرهەمی دەهێنێت دابینی بکات. لە کاتی پرۆدەکشنیشدا لە کاتی بەرهەمێنانیشدا زوو نمونە وەردەگیرێت و دەێنرێتە تاقیگا ئەوە ئینی پرۆسس کۆنتترۆلی پێڵێن ڕێقابل مەرحەلیە هەر بەرهەمێک بەرهەم بێنین لە یەکەم ستێپەوە تاکو ئەگاتە فنش ئەکرێتە بەرهەمی کۆتایی لە هەموو ستێجەکانە شێوەی سامپلینی خۆمانمان هەیە تاقیگەتان بەڵێ ئەم تاقیگەمان هەیە دوو تاقیگەمان هەیە هەموو تێستەکان لەم دوو تاقیگەیە ئەکرێت کەواتە هەر مادەیە کە دێت ئێوە پشکنی بۆ دەکەن بەڵێ ئەگەر مادەکە باش نەبوو ناتانەوێت مادەی باشێنن ناو کارگە دەسەکەن بە بەرهەمێنان لە قۆناغەکانی بەرهەمێنانیشە هێواش هێواش زوو سامپڵ وەرەگرێنە تاقیگە هەتاوەکو بەرهەمەکە بەرهەم دێنرێت بەڵێ هەمیشە پشتین و بەدووادا چوونی بۆ دوای ئەوەش کە تەواو بوو سەرڕای ئەوەی هەموو تەحلیلەکان بەپێی هەموو ستێپەکان تەحلیلەکان هەمووی پاس بوو لە کۆتاییە سامپڵ ڕێتێنن سامپڵ وەرەگرین ئێستا ئەم برادرە خەریکی چێ لێرەیە پاکەتامە چۆتە ناو پاکەتیشەوە ئامادەیە ئەمە ئێستا نێدراوە بۆی بۆ ئەوەی تێستی بکە پێش ئەوی بچێتە مەغزان پێویستە هەموو تێستەکانی بۆ بکرێت پێویسترە فینش پرۆدەکت تێست هەموو تێستەکانی بۆ ئەنجامەسا بۆ لەم پاکەتەدا شیتێکی تێدا تێستی ئەم شیتە چییە یانی چۆن یەکەم جار بە چاودەیکە بزانێت تەواو یەکەم جار ئەبێت شێوەی تابیعکردنەکەی چەند پلستەر لە ناو پاکەتەکە بێ یەک پلستەر چەند حەب لە ناو پاکەتەکە بێ لەگەڵ چیا بێ ئەبێ هێشتا مشتەکانی سا ئەمە بەپێی فۆرمیلاکەی خۆمان حوت فیلم کۆت تابلێت ئچ پاک ئەبێ هەش پاکەتێک حوت تابلێتی تیاابێ ئەمە یەک لفلێتی خۆی لەگەڵا بێ لفلێتی هەمان پرۆدەکتەکە کەڵکی خوێندنەوەی هەبێت ینی تێکەڵاوکرات تایپێکی خراپی هەبێ نەخوێنرێتەوە شێڵفلایفی لەسەر پرنت کرابێ باجنەمبەر و شێڵفلایفی لەسەر پرنت کرابێ لەسەر پلیستەر و لەسەر کارتۆن بۆکسەوە و وەختکاتی بەرەمێنان و تێکچوونەکەش لەسەرە ئەمە وەکو فیزیکەڵی کیمیکەڵیش هەموو عربی بە ئینگلیزیش لەسەر عربی و انگلیسیش نووسراوە زۆر باشە تێستی دیکە هەیە ینی تێستی کیمیاوی هەیە تێستی کیمیاویەکان هەموو تێستەکانی بۆ ئەکەنچی دیسۆلیوشن یعنی لەم قۆناغەژە تێستی کیمیاوی هێشتا ماوە هەموو تێستە کیمیاکانی بۆ ئەکرێت دووبارە ئەنجا ئەگەریش هاتوو دەوە هیچ ڕێژەیەکتان هەیە بۆ منە بڵین بۆ 100 پاکەت دانەیەکیان تێستەکرێیان نیمانە ئەبێ هەمووی یعنی مەبەستە ئەوەیە ینی 100 پاکەتی بەرهەم هاتوو بۆ منە 100 شیت دانێکیان دەربێنن ستاندەرتێکتان هەیە یان بەرزوو خۆتان هەر کاتێک بتانێت دانێک ڕای ئێمە ڕاندۆملی سەحبەکەین کە نمونەی هەموو بڕەکە بێت بە پێی درێژایی پرۆسەکە لێ وەرەگیرێ ینی کاتەکەشی دیاریکرام نیە بڵین بۆ 100 پاکەت دانێک وەرجیان 200 پاکەت ئێوە چن لە ناکاو دانێگەن و تێستێکە بەڵێ بۆ فنش بڕی دیاریکراومان هەیە
چەنی پێویستە بۆ تێست بۆ تێرن سامپڵ کە هەڵی ئەگرین ئەوە 50 تابلێتمان ئەوێت نزیکەی 50 تابلێتمان ئەوێت بۆ تێستی خۆشیان هەشتامان ئەوێت ئەوە یەکسەر ئەنجامێن هەموو تێستەکانی بۆ ئەەکەن بەڵام ئەوەی کە باسیەکەم ئەمێنێتە ئەو تێستی ناکەن تا کاتی پێویست هەش کاتێک کێشەیەکمان هەبوو بۆی ئەکرێتەوە زۆر باشە ئێستا کە ئەمە لە تێز دەرچوو بەڵێ دەچێتە کۆگا دەچێتە کۆگای خۆمان لەلایەن ئێمەوە لەلایەن ئێمەوە لەیبڵی کۆڕنتاینی لێ ئەدرێ لەلایەن ئێمەوە پاسە شەهەدەکەی خۆمان لەگەڵ نمونەیەکی تر وزاری سەحەی بەغدا لەگەڵ وزاری سەحەی هەرێم خۆیانیان سامپڵ وەرەگرن و هەموو تەحلیلەکانی بۆ دووبارە ئەکەنەوە کەواتە ینی بە تێستی ئێوە کۆتایی نییە و بڕیاری کۆتاییش نییە و ینی نایخێنە بازارەوە پرۆسەکە تاونە بۆ هێشتا بەڵێ ئەبێت وەزاری تەندروستی عێراق لەگە وەزارەتی تەندروستی ئەگەر بمانێت بۆ هەرێمی کوردستان بۆ بازاری هەرێمی کوردستان بێ وزارەتی هەرێمی کوردستان خۆی سامپڵ وەرەگرن باشە ئەگەر بتانێت بۆ عێراقیشی نابێ ئەبێ خۆیان ئەوانیش دێن بۆ خۆیان تێستیشەکەن ئەگەر تێستی ئێوە و هی ئێوان وەکو یەک دەرچوو ئەو وەختا چێتە بازار توانین لەیبڵی سەوزی لێن ئەیخێنە بازارەوە ئەم کارگەیە بەشێکی زۆری بەرهەمەکانی دەنێرێتە ناوەڕاست و باشووری عێراق بەو هۆیشەوە بەردەوام پارێکی زۆر دەهێنێتە ناو بازاڕەکانی باشووری کوردستان. ئێمە بڵین اختیبارێک هەیە تاقیکردنەوەی پێڵێن بایۆ ئەکویڤلنس تەکافوی حەیوی ئەوەش ئەوەیە کە ئەیدەن بە ئەو دەرمانی ئێمە ئەدەن بە نەخۆش مراقەبەیان دەکەن بۆ نمونە ئەیدەن بە 40 کەس مراقەبەیانەکەن ڕۆژانە خۆیان یەنە ئەو مەرکەزە حەبەکە وەرەگرن پاشان تحلیلی خوێن یان بۆ ئەکرێت کۆمپانیای تایبەتمەند هەیە ئەمانە ئەکەن کۆمپانیای تایبەتمەند هەیە بە مەبلەغی پارە بۆ هەموو دەرمانێک ئێمە حالیەکەین بۆ ئەوی بزانین فعالیەتی دەرمانەکەمان چۆنە بۆی بزانین تا چ ڕادەیەک ئەمە کۆمپانیای تایبەتمەند هەیە لە وڵاتانی دەرەوە بۆمان ئەکەن دەرمان یعنی زۆربەی دەرمان لە 4 ڕۆژەوە بۆ 2 مانگی پێدەچێت ئەو فەحسیان بۆ ئەکەن بۆ نمونە تیمێک ئێنن لە 40-50 خۆبەخش مەقابلی مەبلەغێک پارە ئەم نەخۆشانە ئەو بڵین سنتەرە دەرمانەکەیان خۆیان ئێنە بە ئیشرافی خۆیان ڕۆژانە حەبێکی ئاتیە پاشان تحلیلی خوێنی بۆکە زەختی ئەگرێ ئەوی بۆکە بزانێ کاریگەرەکەی چۆنە لە هەمان تیم بەراورد دەکاتەوە بە براندەکە بۆ نمونە ئێمە لەسەر فلان براند کردومانە بە ئەوی پایۆنیرشی ئەداتێ اینجا بۆ ماوەی ئەو 2 مانگە بزانێت چۆنە باوەڕت بێ زۆر جار زۆر دەرمانمان هەیە خۆشبەختانە نەک وەکو ئەوە لەویش باشترە. ئێستا لە ناو بەشێکی دیکەی کارگەدا و لە هەمان پانتاییدا کار دەکرێت بۆ دامەزرانی چەند هێڵێکی دیکەی بەرهەمێنان کە بۆ یەکەمین جار لە باشووری کوردستاندا ئەمپولی شوشەیی کە گیراوەی دەرزیان تێدایە بەرهەم دەهێنرێت. بەشێکی زۆری کارەکانی تەواو بووە و نزیکەی 100 میلیۆن دۆلاری تێدا خەرج دەکرێت. ئەو بەرهەمانەش دواتر دەخرێنە بازاڕ و نەخۆشخانەکانەوە و سوودی زیاتر دەگەێنە ئەو نەخۆشانەی کە پێویستیان پێێتی. باشووری کوردستان لە بواری بەرهەمێنانی دەرماندا قۆناغێکی گرنگی بڕیوە و ئێستا 2 کارگەی بەرهەمێنانی دەرمان لە باشووری کوردستان کار دەکەن کە یەکێکیان ئاوە مێدیکایە لە هەولێر و ئەوی دیکەیان پایۆنیرە لە سلێمانی. بەرهەمەکانیان ڕکابەری بەرهەمە کوالیتی بەرزەکانی جیهان دەکەن نەخۆش سوودی زۆریان لێوەردەگرێت.